یاسای باری کەسێتی 1970 کە لە ساڵی 1959 داڕێژراوە یاسایەکە بە دڵنیایەوە یاسایەکە تا ڕادێ دەتوانین بڵێن مەدەنیە، یاسایەکە خزمەت بە کۆی کۆمەڵگا ئەکات و بە تایبەتیش بۆ مافەکانی ئافرەتان و هەتا ئێستاش دەکرێت بڵێن یاسایەکە لە خزمەتی ئافرەتانایە. بەڵام ئێستا لە هەموارکردنەوەی ئەم یاسایە کە ڕووپۆشێکی مەزهەبی و تایفەگەرایی زیاتر خۆی زاڵەکە بەسەریا لە هەموارکردنەوەی کە ئێستا دانراوە کە لە پەرلەمانی عێراق جاری کە هەموار کرێتەوانێ سیرەکەی ئەم یاسایە جاریکە گەڕانەوەیەکە بۆ سەردەمانێک کە ئافرەت تایە بێبەشەکرێ لە هەموو مافەکانی لە مافی دایکایەتی لە چەوسانەوەی لە مافە کۆمەڵایەتیەکان تەنانەت لە بێبەشەکرێ لە مافی خوێندنیش. من لەم یاسایە لە هەموارکردنەوەی ئەم یاسایە ناتوانم لە بەشە یاساییەکەیە مەسەن زۆر تێبینی بم، بەڵام ئەوەی کە لە بەشە کۆمەڵایەتیەکەیە بەڕحەقیقەت ئەم یاسایە لە خزمەتی بە هیچ شێوەیەک ئافرەتانە نییە، جاری کە کۆمەڵگا بەرەو لێکترازان نەبات، چکە کۆمەڵێ بڕیارات تایە کە بە هیچ شێوەیەک لە خزمەتی ئافرەتانیانەیە. بۆ نمونایەکی لەو بڕیاراتانە ئەوەیە کە لە هەندێک مەزاهیبەکانە ماف بەوایە کە کچان لە 9 ساڵیە بدرێن بە شوو. تۆ لەم حاڵەتەیە طبعاً ئەمە لەسەر مەزهەبەکان ئەوڕوا بەڕێگاوانە و کۆمەلگاش بە مەزاهب ناڕوا بەڕێگاوانێ بە حەقیقەت، چکە کۆمەلگای ئێمە تەنیا یەک مەزهەب نییە، کۆمەڵێک مەزاهبە کە ئەم مەزهەبانە هەر یەکە بە مەزاجی خۆی ڕائێکێشێ لەبەرەوە سەیرەکەی کۆمەلگایەکی شێوا و کۆمەلگایەکی دابەشکرا و بە کۆمەڵێ وەزعی نائاساییەوانێ لە باتیەوەی کۆمەلگا کۆ کاتەوانێ جاری کە پەرتێک کاتەوانێ. ئەمە یەکێکە لەو خاڵانی کە من تێبینیم هەیە لەسەر هەموارکردنەوەی یاساکە و هەروەها لێسەنەوەی مافی دایکایەتی. هەر ئەگەر بە مەزاهبی خۆشیان بێ و هەر بە لەسەر مەسەلە شەریعەتیش بێ ئەڵێ الجنة تحت أقدام الأمهات، بەڵام یەت جاریکە مافی دایکایەتی لە هەموارکردنەوەی مافی دایکایەتی لە ئافرەتان نەسێنێتەوانێ، هەر ئەمە بۆ خۆی متەناقضە لەگەڵ ئەو بەشەی کە لە شەریعەتی ئیسلامە هەیە. کەواتە جاریکە توانین بڵێن ئەم هەموارکردنەوەیەکی زۆر بێ بنەمایە لە بیر و بۆچوونێکی زۆر دواکەوتوانە سەرچاوە هەڵەگرێت. من لێرەوانەوە ئەڵێم کۆمەلگا دیارە ئێستا هاوپەیمانیەکەیە لەسەر تاسەری عێراقە. ئەم هاوپەیمانیە ناوی هاوپەیمانی 188 بۆ هەموو بە کۆی دەنگ هەموو هاودەنگین خەڵکانی مەدەنی بە ژن و پیاوەوانێ هەوڵ بۆ ئەوین ڕای گشتی بۆ کۆکەینەوانێ لە هەموو جیهانە حتا لە ناو خۆشە کە ڕای گشتی ئیمان بۆ کۆکردوانێ بە کوی دەنگ ئێمە ئەڵێن نا بۆ هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی. چۆن ڕای گشتی بۆ کۆکەینەوانێ؟ بە چەلاکی جۆرا و جۆر، بە پەیوەندیکردن بە کۆکردنەوەی دەنگە ناڕازیەکان لەژێر چەتری ئەم هاوپەیمانی 188. بەمە توانیومانە تا ئێستا توانیومانە لە خوێندنەوەی دووەمی یاساکەیە کە ئەمڕۆ لە پەرلەمان کۆبوونەوەی بۆ کراوە نیسابی قانونی ئامادە نەبێت و یاساکە نەڕوات. ئەمە یەکێکە لە هەوڵەکانی ئێمە و بە خۆشحاڵی وانە ئەمڕۆ نتوانرا خوێندنەوەی دووەم سەرکەوتن بە دەستێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی
نوێنەرانی عێراقا. ئەمە یەکێکە لەو هەنگاوانە و بەداهاتووشە دیارە بەرنامەی تر هەیە بە پێی بارودۆخەکە هەنگاوی تر و بەرنامەی تر و شێوازی ترە گرینە بەر و هەموو هەوڵەکانیش چڕەکەنەوە لەوەی کە نا بۆ هەموارکردنەوەی ئەم یاسایە.